بابەتی پاراستنی بەرهەمی ناوخۆیی بە تایبەتی و بەرهەمانەی کە پێداویستی ناوخۆی پڕ دەکەن و دەتوان کۆنتترۆلی بازاڕەکەم بکەن لەوانە شیش و بۆڕی کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان دەیان کارگە کە تایبەتن بە بەرهەمێنانی شیش لە هەرێمی کوردستاندا هەن، بەڵام ماوە کێشیان بۆ دروست دەبێت بە تایبەتی ئەو بەرهەمانەی کە هاوردەی کوردستان دەکرێن. ئەوان دەڵێن کە بازاڕیان کەس بۆ بەرهەمەکانیان ساخ ناکرێت و زیان دەکەن، بۆیە چەند جارێکە لەگەڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی و دەستەوە بەرهێنان کۆ دەبنەوە. ئەمڕۆژ کۆ بوونەوە بابزانین ئەمڕۆ چۆن باسکراوە ئامانجی کۆبنەوە کە چی بۆ دەرەنجامی چی بووە بە میوانداری گەیلان حاجی سایی سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لەقی هەولێر لەگەڵمان دەبێت. کاگەیلان زۆر بەخێر بێ. چەند جارێکە ینی خاوەن کارگەکان داوای کۆبنەوە دەکەن و گلەییان هەیە، دەرەنجامی کۆبنەوەکان چی دەبن؟ بە تایبەتی ئەمڕۆ دەرەنجامی چی بوو؟ سەرەتا زۆر سوپاس دەکەم، سوپاس لە بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. بێگومان هەروەکو دەزانن خاوەن کارگەکانی بە تایبەتی ئاسن کە لە چەند ساڵی ڕابردوودا دەتوان برێم لەو دوسێ ساڵی ڕابردوودا چەندین کارگەی ئاسنی تازە دامەزرن لە هەرێمی کوردستان و ئەو بۆ مای خۆشحاڵی بەڕاستی و بۆ مای ئەوەی کە ئەو کارگانەی ئاسن بتوانن پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقیش پڕ بکەنەوە. بەڵام ئەوەی کە بەڕاستی جێ تێبینی خاوەن کارگەکان بوو لە چەند مانجی ڕابردوودا لە 3-4 مانجی ڕابردوودا پاراستنی بەرهەمی ناوخۆ لەسەر ئەو کاڵایەنە هەرگیرە بە بیانووی ئەوەی کە پاراستنی بەرهەمی ناوخۆ یەکێک لە یاساکانی کە لە لایەن حکوومەتی فیدراالی دەرچووە هەندێک بەندی تێدا لەوانەیە لەگەر بیئەی هەرێمی کوردستان نەگونجێ. هەرچەندە ئێمە یاسای خۆشمان لە پەرلەمانی کوردستان یاسای ساڵی 2021 یاسای 2 یاسایەکی پوختە تا حدێک، بەڵام لەوانەیە هەندێک کەم و کورتی تێدا بێ سەبارەت بە بەو کارگانەی کە دادەمەزرێن. ئەویش بۆتە هۆکاری ئەوەی کە هەندێک لە وەزارەتەکان دەڵێن دەستمان بەستراوە کە ئێمە بڕیار بدەین پاراستنی بەرهەمی ناوخۆ بۆ ئەو کارگانە بکەین. لە ڕاستیدا ئەو کارگانە ئێستا مەترسیەکی زۆریان لەسرە و هەندێک لە کارگەکان داخراون لە دهۆک دوو کارگاوە لە هەولێری کارگەی شیشن نەخێر کارگەی بۆڕێنانی بۆڕینە، بەڵام کارگەی شیشش ئەوڕۆکە لە کۆبنەوەکە باسکرایەکێک لە کارگەکانی شیشش لاینێکی ڕاگرتەوە 120 کرێکاری ناردۆتەوە. بەرهەمی ساغ نابێتەوە یان خواستی لەسەر نییە. ئەوەی کە جێنی گەرانیە ئەوەیە ئەوە ئێمە لە کوردستان و لە عێراق زۆربەی کارگەکان کەوتونە تا هەرێمی کوردستانە بە خۆشحاڵیەوە، بەڵام ینی لادانی پاراستنی بەرهەمی ناوخۆ لەسەر ئەو بەرهەمانە وای کردووە کە ئەو وڵاتانە ئەو هەڵە بقۆزنەوە و کاڵاکانیان بە شێوەیەکی ئیغراق بنێرە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆی کارگەکانی ئێمە نەتوانن بەڕاستی ڕقابەت یا منافەسەی ئەو وڵاتانە باشە. کاگەیلان ینی دوو بەرهەم هەیە لە بازار ئێستا، بەرهەمی هاوردە و بەرهەمی خۆماڵی. ینی جیاوازی چییە و دوو بەرهەمە لە ڕووی کوالێت و لە ڕووی نرخەوە؟ ئەگەر بین باسی کوالێتی بکەین لەوانەیە کارگەکانی خۆمان کوالێتیان باشتر بێ لە زۆربەی ئەو کاڵایانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان، چون جێنی گەرانیە بەتایبەت لە بابەت شیشەوە لە بۆ باڵاخانە و لە بۆ ئەو ئەوانەی کە بەکاردێن دەبێ کوالێتی کۆنتترۆلێکی توندیان لەسەر بێ. ئەوەی کە بینیمان لە چەند مانجی ڕابردوودا باڵاخانەیەکی بەرز لە بەغدا کەوتە خوارەوە کە ئەویش هۆکارەکەی شیشی بێکوالێتی بوو وەکو باسکرا لە عێراق و هەرێمی کوردستان. کوالێتی کارگەکانی ئێمە تا ئاستێکی زۆر باش کوالێتیان زۆر لەسەرەوەیە و دەتوانن ڕقابەت بکەن لەگەر کوالێتی وڵاتەکانی دەرەوە. بەڵام ئەوەی کە جێنی گەرانیە ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش نرخەکانی تەواوکاری بۆ هەر کاڵایەک نرخەکان بە گران دەوەستێ بەهۆی ئەوەی ئێمە کارەبامان لە وڵاتانی دراوسێ زۆر گرانترە، غازی LPG-مان زۆر گرانترە و هەروەها ئەوان لەوانەیە هەندێک ئاسانکاری تریان هەبێ بۆ هەناردەکردنی کاڵە ئێمە نیمانە، بۆیە لەوانەیە نرخی تەواوکاریمان لە وڵاتانی دیکە جیاوازی چەندە کاگەیلان؟ جیاوازەکەی زۆرە لە ڕاستیدا ئەوڕۆ بەدا تا ئێمە خسمانە ڕوو لە وەزارەتی بازرگانی و هەموو ئەو داتایانە داتای معتەبەر و لە شوێنی باوەڕپێکرا وەرگیرا بوون و هەروەها ئەوانیش بەڕاستی ئەوەی خۆیان هەبوو لەسەر داتاکان و زۆر خۆشحاڵ بوون کە ئەو داتایانە هەیە لە هەرێمی کوردستان و ئەو کاڵایانە بەو شێوە بەرهەم دێەوە ئەوەندا داهاتی دەبێ بۆ هەرێمی کوردستان و گەڕانەوەی ئەو پارەی کە لە شارەکانی جنوب دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوانە هەموو هۆکاری بژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان دەبن.
لە ڕاستیدا ئێمە یاسای ژمارە 2 ساڵی 2021 یەکێک لەو بەندانەی کە تێدایە ڕێگری دەکات لەوەی کە کارگەکانی ئێمە پێش بکەون بەداخەوە ئێمە سەرنجمان لەسەر ئەو خاڵەش هەبوو لەسەر ئەو بەندە هەبوو و سەرنجەکانی خۆمان خستە ڕوو چ ئەمڕۆ لەگەر وەزارەتی بازرگانی و بەڕێز دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و چ دوێنێ کۆبنەوەیەکمان هەبوو لەگەر بەڕێز دکتۆرە ڤاڵا فەرید لە ئەنجومەنی وەزیران بەوەی کە ئەو وەزیری هەرێمە بۆ کاروباری پەرلەمان لەسەر ئەو یاسایە باسمان کرد کە پێمان وایە ئەو یاسایە دەبێ ڕێنمایی لەسەر دەربکرێ یاخود تعدیل بکرێ بەوەی بتوانین ئەمە پەرە بە دانانی کارگە و کارخانە بدەین لە هەرێمی کوردستان و بتوانین ئێمە بەرهەمی ناوخۆمان زیاد بکەین و ئەوە ڕێگر دەبێت لەوەی کە لەگەر بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ناگونجێ بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان فرەرچەشنکردنی داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەو یاسایی کە دەرچووە بەداخەوە کە یاسایەکە کەم کورتی تێدایە و دەبێت ئەو یاسایە تعدیل بکرێتەوە یاخود ڕێنمایی لەسەر دەربکرێت بۆی بتوانین کاگەلان باسیەوە کرا کە چەند کارگەیەک داخراون و بەنیازن ئەگەر وا بڕوات کارگەی دیکەشدا بخایە یاخود لاینی بەرهەمەکانی کەم بکاتەوە یعنی بۆ نمونە لە کورتترین ماوەدا کێشەکەتان بۆ چارەسەر بکرێت چییە چه هەنگاوی بنرە پێش ئەو یاساکان ئێمە پێشنیارمان کرد کورتترین ماوە ئەوەیە کە یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆ ئەکتیڤ بکرێتەوە بۆ ئەو کاڵایانەی کە مەترسیان لەسرە بۆ ئەو کارگانەی کە مەترسیان لەسرە کە دابخرێن بەڕاستی ئەوەی هەنگاوی یەکەم دەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بیهاوێ و پاراستنی بەرهەمی ناوخۆ زندوو بکاتەوە بۆ ئەو کارگە و کارخانانەی کە مەترسیان لەسرە بێگومان هەنگاوی دیکەش هەنە بەڵام هەنگاوی دیکە لەوانەیە لەو کتوپڕیەیە لەو بۆ زوویەی نەکرێت دەنا هەنگاوی دیکەش بۆ پاراستنی بەرهەمی لەبارەیشیش کاگەلانانی پێت وایە کە هاوردەکردن قەدەغە بکرێت یان کەم بکرێتەوە ئێمە پێمان وانە کە قەدەبغە بکرێت بە یەکجاری بەڵام دەتوانرێت سنووردار بخۆ ئێمە پێداویستی ناوخۆی پڕ دەکەینەوە بەڵێ ئێمە ئەگەر بە پێی یاسا بێ مادام ئێمە کاڵایەکمان هەیە کە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە دەبێت و کاڵایە قەدەغە بکرێت بەڵام ئێستا ئێمە داوای قەدەغەکردنمان نەکردووە وەکوەوەی داوای قەدەغە بکرێن بە تەنها داوای ئەومان کردێت کە حیمایی منتوج پاراستنی بەرهەمی ناوخۆ بکرێت بۆ بەرهەمانە بۆەوەی ئەمە بتوانین کارگەکانی خۆمان بەگەر بخەینەوە و ڕکابەری پێ بکەین. بەڵێ زۆر سوپاس گەیلان حاجی سعید سەرۆکیەتی هاوردە و نردنیکارانی کوردستان کە لە هەولێر ڕۆ لەگەڵمان زۆر سوپاس بەزەرە.